سڵاوتان لەبێ خۆشەویستانی من خوێنکاران قوتابیانی عزیز لە کەناڵی ئاسۆی زانکۆوە من سروود خورشید لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی زنجیرە ڤیدیۆکانمان لەسەر کۆلێژی ئەندازیاری کە لەم ڤیدیۆیەدا باسی میکانیک و وزە ئەکەین یاخود میکانیک و وزە. ئایا لە شارەکانی هەرێمی کوردستان و لە زانکۆکانمانە لە هەر چوار پارێزگاکەمان لە چ شارێکەیە و زانکۆڵاین و پارالێلی چەندە؟ ئێوەش بینەر بن بۆ سوود بینین. دەستان خۆش بێ، سوپاس بۆ لایک و کۆمنت و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. سوپاسی لایک و کۆمنتەکانتانین سەرکەوتوو بن.